و تقریبا وابزانم نزیشی ملیار و 900 ملیۆنی لە گۆڕانکاریەکە بۆ ئیزافە کراوە بۆی بتوانین ئەم ڕێگەی پێتاوەکەین و داواش لە بەڵێندەرەکەین ڕاستە خۆی لەوانەیە مافیەوەی هەبێت 4 مانگی پێ بچێت تا تەواوێکە هیوادارین زووتر پرۆژەکە تەواو بکە. کام ڕێگاچی زۆر سەرچیە لەبەرەوەی نەکەر تەنها بۆ ئاغزەلەر گرنگە بەڵکو بۆ ناحیەی تەچیە بۆ دانیشتوانی چەمچەماڵ هەتا بگرە بۆ کەرکووک ئێستا کە خەڵکەکی زۆر لێرەوە دەیەوێت هاتوچۆ بکات بۆ هەولێر و لە سلێمانیشەوە دیسان جارێکی تر هاتوچۆ لێرە بە ئاغزەلەر بەستنەوەی هەر سێ پارێزگای هەولێر و کەرکووک و بگرە گەرمیان و سلێمانیشە. هەر لە ئەمڕۆ ئامادەین بۆ ئیشکردن بەس دوو کێشە هەیە لەم جادەیەکیان ئەبێ ڕێگاکە بە کامەلی قەتع بێت هیچ هەمووشەی لەسەر بۆسێ ڕێگای کێشەی کەشمانێ بۆریەکی ئاو هەیە لە ناو جادەکەمان و لە ناو ساقی جادەکە ئەبێ کێشەی وشمە هەل بێ بۆی تووشی هیچ مەشاکیلێک نەبین ئەجنا ئێمە ئێستا ئەمڕۆ ئامادەین بۆ ئیشکردن. بەس بە تەواوبوونی پرۆژەکە ئەتوانم بڵێم مژدێکی خۆش بێ بۆ خەڵکی سنوورەکەەوە بۆ بار هەڵگرەکان و بۆ شۆفێران کە ئومێد دەکەین لە ئایندەیەکی نزیکە کە کۆمپانیا جێبەجێکار نزیکەی 4 مانگی داناوە بۆی پرۆژەکە تەواوکە ئومێد دەکەین پێش ئەو کاتەوە پێش وەرزی بارانبارین پرۆژەکە تەواو بکرێت و بەڕۆی خەڵکی سنوورەکە بکرێتەوە. ئەمە نزیکەی ساڵ 2 ساڵە بێ ئەم کێشە ئێمانەیە ئەم جادێ هەتا بڵێ هەموو سایقان زەرەرمان لێخەوت ئێمە سیارەمانەیە ماڵی هەتیوە سیارەمانەیە سێ شەریکە سیارەمانەیە شانسیشکاوە نزیکەی زەرەری 40 وەرەقە لە چاکردنەوەی درەوە نزیکەی دەفتەرێک لە سعرەکەی دابەزێ من وەکو خۆم هەر لە مانگی پێشوا نزیکەی 500,000 زەرەر لێکەوتووە.